سڵاوتان لێبێت. هاوڕێیان، ئەم لایڤەم سوپرایز بوو و دەمەوێت لەم لایڤەدا باسی ژیانی کۆمەڵایەتی هەر تاکێک لە تاکەکانی مرۆڤ لە کۆمەلگادا باس بکەم و بەراوردێک بکەم لەوەی کە چێ توانیوێتی ژیانێکی کۆمەڵایەتی ئاسایی بەڕێ بکە و چێش نەیتوانیوە ژیانێکی کۆمەڵایەتی تەبیعی بگوزارێنێ و ژیانێکی دوورە پەرێز و ژیانێکی گۆشەگیر و ژیانێک لە تەنیاییدا کە هەرگیز نەتوانێ ئاسوودەیی بەدەست بێنێت و سەبارەت بەو کوردانەی کە لە دەرەوەی وڵات دەژین، ئایا بەراوردێک بکەین بەو گەنجانەی کە لە کوردستان دەژین، هەر یەکێکیان معاناتی خۆیانیان هەیە، چه ئەوانەی لە کوردستان دەژین چه ئەوانەی لە دەرەوەی وڵات دەژین، بەڵام معاناتەکان جیاوازن. ئەوانەی لە کوردستان دەژین معاناتی قەیرانی دارایی و بێکاریان هەیە، و ئەوانەی لە ئەوروپاش دەژین کەوتونەتە قەیرانێکی گۆشەگیری دەرونیەوە کە زۆر دوورە پەرێزن، کە دابڕاون لە ژیانی کۆمەڵایەتی، ناتوانن ژیانێکی کۆمەڵایەتی تەبیعی بەڕێ بکەن، بۆیە تووشی گۆشەگیری و عوقدەیەکی نەفسی بوون. بۆ پڕکردنەوەی ئەم فەراغە دەرونیە دێن خۆیان بە شتێکەوە مەشغوڵ دەکەن، بۆ نمونە پەروەردەکردنی و بەخێوکردنی جانەوەر و سەگ و پشیلە و هەتا دوایی تەیر و تیور و هەتا دوایی. ئەمە بەڕاستی یعنی لە ڕووی دەرونیەوە کەسێک کە لە ژیانی کۆمەڵایەتی و لە هەڵکردن لەگەڵ کۆمەلگادا سەرکەوتوو نەبێت یاخود ڕەتی بکاتەوە کە لە کۆمەلگادا ژیانی کۆمەڵایەتی بگوزارێنێ، ئەو کاتە دێ لە بەدیلی ئەوەدا دێ لەگەڵ ئاژەڵ و لەگەڵ گیانەبەران ژیان دەکا و دێگوزارێنێ، کە یەکێ نەتوانێ ئاڵوگۆڕی هەست و سۆز لەگەڵ مرۆڤەکان لەگەڵ کۆمەلگا و تاکەکانی کۆمەلگادا ئاڵوگۆڕ بکە، دێت هەست و سۆزی خۆی دەدا بە گیانەوەرێک و پێی وایە ئەو گیانەبەرە ئیحساسی پێدەدا، هەست و سۆزی پێدەدا، بەڵام نابێتە بەدیل. ئاژەڵ نابێتە مەدیلی مرۆڤ بۆ گوزەرانی ژیانی کۆمەڵایەتی. تۆ لە گۆشەگیریدای، لە دوورە پەرێزیی دەرونیدای، لە عوقدەیەکی دەرونی دای کە دوجار تووشی بێزاری و خەمۆکی دەکا و هەندێکیان ناتوانن ئاڵوگۆڕی هەست و سۆز بکەن لەگەڵ ئاژەڵیشدا، بۆیە دێن قسە لەسەر سیاسەت دەکەن، قسە لەسەر نیشتیمان پەروەری دەکەن. تۆ لە نیشتیمان ڕات کردو، تۆ نەتوانیوە لە باوەشی نیشتیمانەکەی خۆتا بژی، نیشتیمانەکەی خۆت بەهی خۆت نازانێ، وا دەزانین نیشتیمان هەر سفرەیەکە، ئەگەر ڕازاوە بێ تێیدا بژی، ئەگەر سفرێکی بەتاڵیش بی بەجێی بێڵی نیشتیمان بە سفرێکی بەتاڵەوە بۆچیتە نا. دواییش لە ئەوروپا لەو سەری دنیا فەلسەفەی نیشتیمان پەروەری لێ بدەی، فەلسەفەی کوردایەتی لێ بدەی، یاخود بێی عەقڵێتی کوردی زەڕبی سفرکەی و وابزانی تەنها خۆت فەیلسوفی، وابزانی تەنها خۆت عاقڵی بەوەی کە لە ژیانی کوردستان ڕات کردووە. لەگەڵ ڕێزم و تعلیق لە هیچ کەسێک نادەم و ڕووی دەمم لە هیچ کوردێک نییە کە لە دەرەوەی وڵات دەژی، بەڵام بەعام قسە دەکەم. تۆ ناکرێ کە تۆ چووی بۆ ئەوروپا، تەبعەن چەند پاڵنەرێکت هەیە، یەکێک لە پاڵنەرەکان ئەوەیە کە لە کوردستان ئیشت دەست نەکەوتووە، یا لە کوردستان تووشی کێشەیەک بووی نەتوانێت چارەسەری کەی لە کێشەکە ڕات کردووە،
کوردستان بەجێهێشتووە یان ئەوە تا تۆ بیرۆکە مادیەکانت پرۆژە مادیەکان لە کوردستاندا بۆ نەهاتۆتە دی ناچار پەنات بردۆتە بەر دەرەوەی وڵات پێ دواوە کە لە دەرەوەی وڵات ئەو بیرۆکە مادیانە سەرکەوتوو دەبی تایدا یاخود ئەو داخراوی کۆمەڵگای کوردی لە ڕووی جێندەرەوە لە ڕووی نێرومێوە تحملی ئەو داخرایەت نەکردو و ویستوتە لە دەرەوەی وڵات لە دەرەوەی کوردستان بە ڕووی ژیانێکی ئیختیڵاتی جێندەریدا بۆ بەتاڵکردنەوەی شەهوەت و ڕەغەباتی ڕەگەزی خۆت بتوانی لە دەرەوەی کوردستان ممارەسەی ئەو شەهوەت و اختلاط و ڕەغەباتە ڕەگەزیانە بکەیت ئەمە غێرە قانونی نییە بەڵام ناکرێتەوە کە ڕۆیشتی بۆ دەرەوەی کوردستان بێی زەربێک بەسەر دابوونەریت و عادات و تەقالید و لە ڕووی هەموو لایەنەکانی ژیانی کوردەواری زەربی سفرکەی و هەموو شتێک بە سلبی بزانی لە کوردستان لەبەرەوەی کە تۆ ڕەفزت کردووە و تەرکی ژیانی کوردستان کردووە. نا کوردستان لە ڕووی ژیانی کۆمەڵایەتیەوە سەرکەوتووترە وەک لە وڵاتان لە ڕووی ژیانی کۆمەڵایەتیەوە بەڕاستی سەرکەوتوونین خۆشیاندان بەوە دادەنێن لە ڕووی ژیانی کۆمەڵایەتیەوە زۆر نەک زۆر سەرکەوتوونین بەڵکو فەشەلیان هێناوە لە ژیانی کۆمەڵایەتیدا تاکەکانی کۆمەلگای ئەوروپی بە غەیرە ئەوروپی ڕۆژ ئاوا بەعام لە ڕووی ژیانی کۆمەڵایەتیەوە تووشی دوورە هەر تاکێک لە تاکانی ئەو کۆمەلگای بگری یعنی زۆرینی زۆریان تووشی دوورە پەرێزی و گۆشەگیریەکی دەرونی بوون عقدەیەکی دەرونی بوون چۆن ئەو کەسە دەزانی کە تووشی عقدەی دەرونی بووە ئەوەیە کە ئەوەندە هەستیار دەبێت کە بە بەسیترین شت لێکدانەوەی خراپی بۆ دەکات لایەنە سلبی قسەکان لێکدانەوەی خراپی بۆ دەکانی هێندە هەستیار دەبێت کە ئەو هەستیاریە لی دەبێتە نەخۆشیێکی دەرونی یعنی تەبیعی نابێت بەڕاستی تەنانەت کە لە ناو مەجلیسێکدا 5 دقەدا بنیشێ ناتوانێت ئینسیجام بکە پێوە دیارە هەستەکەی ئەمە لەژێر چارەسەری پزیشکی دەرونیدا بەڵام دەیشارێتەوە و دەری نابڕێت بەڕاستی تۆ ناکرێت خۆشی ژیان لەوەدا نییە کە تۆ هەر بە دوای جیرفان پڕکردندا بکەوی خۆشی ژیان لەوەدا نییە هەر بە دوای حڕیەتی ممارەسەکردنی ڕەغەبات و ئارەزووە جنسی و ئارەزوو ڕەگەزەکان بیت خۆشی ژیان لەوەدا نییە خۆشی ژیان بەشێکی زۆری پەیوەندی بە دڵ و دەروونتەوە هەیە با تۆ هەموو شەوێک لە دیسکۆ و لە ناو کچوو لەسەر بەحربی بەڵام بەو شتانە دڵ و دەروون ئاسوودە نابێت تەنها خاڵیبوونەیەکی کاتیە تۆ با هەموو شەوێک یان شەوناشەوێک لە نادیبی خۆت سەرخۆشکەی خۆت مەسکەی بەڵام ئاسوودەی ڕاستەقینە بەدەست نایانی با لە ناو کۆمەلگایەکی پێشکەوتوو لە ڕووی پیشەسازیەوە لە کۆمەلگایەکی پێشکەوتوو بژیت بەڵام تۆ چێژ و ئاسوودەی لەو کۆمەلگا پێشکەوتوو وەرناگری پیشەسازی وڵاتێکی پێشکەوتوو بە تۆ چی تۆ لەوێ پەنابەری تۆ لەوێ کۆچبەری تۆ لەوێ میوانی بە چاوێکی عونسوریەتەوە سەیری تۆ دەکەن پێت دەڵێن سەرڕەش پێت دەڵێن بیانی پێت دەڵێن کورد پێت دەڵێن عراقی پێت دەڵێن هەرگیز بێزیان نایە لەگەڵ ئیختیڵاتکەن بێزیان نایە لەگەڵ تێکەڵ بن تۆ بۆ مەمنونی ژیانی لەگەڵ کەسێکدا کە با جنسی ئەو وڵاتەش دەبێ بە هاوڵاتێکی وڵاتە ژمار بکرێت دوازار تۆ هاوڵاتیانی ڕەسەنی ئەو وڵاتە بەو چاوە سەیری تۆ ناکەن بە غەریبە سەیرت دەکەن وا سەیرت دەکەن کە تۆ لە وڵاتەکەی خۆت فەشە لە هێناوە لە ژیان هاتووی پەناو بردۆتە بەر وڵاتی ئەوان دەستت بگرن و
موچەیەکی تەنبەڵانت دەنێ بۆی بتانی بژیت. ئەوانش دەزان ئەگەر تۆ لە وڵاتەکەی خۆتدا ژیانێکی سەرکەوتوانە بتانی بەڕێ بکەی نەدەچووی بۆ ئەو وڵاتە. بۆیە بێ ئەوان بکەی بە کەشکەڵانی ئاسماندا و ئەوان مرۆڤی زۆر مهمن، ئەوان ئینسانن بەڕاستی پێشکەوتون، بەڵام کوردەکەی خۆمان نەخێر. کوردەکەی خۆمان وایە و خراپە و نازانم ناڕۆشنبیرە و عەقڵی لە ناوگەڵیدایە و نازانم مێشکی ژەنگی کردووە و نازانم ئەو قسانە زۆر دەبیسترێ. بەڕاستی ئەوانە بە مطلقی ئەوانە وا نییە، بەداخەوە ئەمانە زانیاری زۆر ڕووکەشن. یان هەندێک لە کوردەکانمان گەنجەکانمان کە دەچن بۆ دەرەوەی وڵات دژایەتی ئیسلام دەکەن. بابە ئیسلام جوانترین ڕێبازە بۆ ژیان، بەڵام ئەوانەی کە ممارەسەی ئەو ڕێبازە ڕاست و جوانە دەکەن ئەوانە بەغەڵەت ممارەسەی دەکەن. تۆ ئاگاد لەوە نییە ئەو وڵاتە ئەلمانیە، ئەو وڵاتە ئەلمانیانە، ئەو وڵاتە مارکسیانە بە ئەنقەست سیناریۆ دادەنێن بۆ ناشرینکردنی ئیسلام. بۆ نمونە داعش بەو ڕیشە و بەو بەرگا و بەو ئاڵا و دروشمە ئیسلامیانە کە لە ئاڵەکەیان نووسراوە لا ئیلاهە ئیلەڵڵا محەممەد ڕەسوول الله، سیناریۆی دەوڵەتە ئەلمانیە زلهێزەکانە. ئەو دەوڵەتە ئەوروپی و ڕۆژاوایانەی کە مافی مرۆڤ و بانگەشەی ئازادی و ڕێزگرتن لە مافی مرۆڤ دەکەن، ڕاست ناکەن. ئەو گەنجانەی کە نقومی کەش و هەوای سێکسی و جێندەری و ڕەگەزی و بەدوای ئەوەدان کە گیرفانیان پارەی هەفتەیە کۆکاتەوە بۆی لە کۆتایی هەفتەیەدا پارەکە دابنێن لە خۆشی خۆی لە دیسکۆیەک لە سەربەحرێک و هەموو ژیان لەوەدا کوور دەکاتەوە. نقومی ئەو ژیانە دووبارە ڕۆتینیە کە لە حەزەکانی خۆیدا نقوم بووە، ناتوانێت زۆر بە ئاسانی دەوڵەتان سیاسەتمەدارەی ئەو دەوڵەتانە زۆر بە ئاسانی دەتوانن بیخەڵەتێنن، چاواشەیکەن، دینەکەی لەبەرچاو ناشرینکەن. بەم سیناریۆیانە بانگەشەکردنی دیموکراسی و ڕێزگرتن لە مافی مرۆڤ لەلایەن وڵاتە ڕۆژاوایەکانەوە درۆیەکی زۆر گەورەیە کە زۆربەی گەنجەکانمان خەڵەتاون. باشە ئەگەر وڵاتە ڕۆژاواییەکان ڕاستەکەن ڕێز لە مافی مرۆڤ و مرۆڤبوون و مرۆڤایەتیان لەلا گرنگە، ئەی بۆ وڵاتان داگیر دەکەن، ئەی بۆ کوردستانەکەی ئێمەیان کردووە بە 4 پارچە و بۆ هەر بەشەیەکیان داوە بە وڵاتێک. ئەی بۆ کاتی خۆی بەریتانیا مستەعمەرە بوو، ئینتیدا بوو بەسەر عێراق و کوردستانە پارچە پارچە کراوەکەشەوە. ئەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەعام هەمووی لەژێر ئینتیدا بوو، مستەعمەراتی وڵاتە ڕۆژاواییەکاندا بوو. ئێستاش هەروەها، ئێستاش ئەو بە ئاشکرا ئەمریکا شەڕ بە ئێران دەفرۆشێ، شەڕ بە وڵاتە عەرەبیەکان دەفرۆشێ، شەڕ بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەفرۆشێ، خۆی کردووە بە موختاری هەموو وڵاتانی دنیا. ئەی کوا ڕێزگرتن لە مافی مرۆڤ؟ بۆ ئەو مرۆڤانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەژین، لە وڵاتانی جیهانی سێمدا دەژین، ئەوانە مرۆڤ نین تا تۆ بە شایستەی ئەویان نەزانی ڕێزیان لێ بگرێ و ڕێز لە ژیانیان بگرێ و ڕێز لە مافەکانیان بگرێ؟ نەخێر. ئەوانە ڕاستە لە پیشەسازیدا سەرکەوتون، بەڵام لە ڕووی ژیانی کۆمەڵایەتیەوە سفرن. ئەوانە ڕاز ناکەن، ڕێزی مافی مرۆڤیان لا نییە. گەنجەکانمان خەڵەتاون بە سیناریۆی وڵاتە زلهێزەکان
ئەو وڵاتانە داگیرکەرن، ئەو وڵاتانە لە پێناوی دەستکەوتی مادی و دەستکەوتی نەوت و اقتصادی خۆیاندا وڵاتەکەمان دەدۆشن، وڵاتەکەمان بەتاڵان برد. ئەم وڵاتە ڕۆژاوایانە وڵاتی فەرهودی و تاڵانچین، ئەمانە لە پێناوی دەستکەوتی مادی خۆیان بە ملیۆنان کەس و بە هەزاران کەسی ڕۆڵەکانی وڵاتمان سەرۆنگوم دەکەن، سیناریۆی شەڕی زۆر خوێناوی دروست دەکەن لە پێناوی دەستکەوتی مادی خۆیاندا. ئەوانە درێژ گەورە دەکەن کە گەنجەکانمان دەخەڵەتێن بە ناوی مافی مرۆڤ و مافی ئازادی و ڕێزگرتن لە مافی مێینە و ڕێزگرتن لە مافی مرۆڤ و نەبوونی جیاوازی جێندەری. و ئێستش لە وڵاتانەی کە پێشکەوتون لە ڕێی پیشەسازیە و لافی مافی مرۆڤ و ئازادی لێ دەدەن، ئێستا ژەوانەی ڕەشپێست و سوپێستێک بە بوغز و بە چاوێکی جیاوازەوە سەیری یەکتر دەکەن. ئێستش تۆی کورد لە وڵاتان بە سەرڕەش و بە چاوێکی کەمترەوە سیر دەکەی، با جنسێکەشت دەنێ، با سۆشیالێکی تەمبەڵانت دەنێ. ئەو پارۆنانە بە سەگەکانیشان دەدەن لەگەڵ ڕێزم. ڕاستی یعنی پێویستە ئێمە بەڕووکەش نەخەڵەتین. گەنجانێک هەن خۆیان بە ڕۆشنبیر دەزانن، دێن سیاسەتی کوردی زەڕبی سفر دەکەن، کورد بەرپرسانی کورد، بەرپرسانی حکومی حیزبی کورد فاشلن و دزن و تاڵانچین و خوێنڕێژن و زاڵمن. ناڵێم وانە، بەڵام ئەو وڵاتی کە تۆشی لێ دەژی، ئەو وڵاتە بە سۆشیالێک مەمرەومەژی تویان دەمکوت کردووە. ئەو وڵاتەی کە سۆشیال دەدا بە تۆ، هەر ئەو وڵاتەش کوردستانەکەی تۆ یاگیر کردووە، هەر ئەو وڵاتەش وای لە تۆ کردووە ناچار بیت کوردستانەکە بەجێ بێڵێ، هەر ئەو وڵاتەش مەسوولە حکومی حیزبەکانی تۆی کڕیوە و حڕی کردوون لە بەتاڵانبردنی سەروەتی خاکەکەی خۆیان، چونکە دوجار ئەوان دەیانەوێ سەروەت و سامانی خاکەکەت بەتاڵان ببەن. لەبەرەوە پێویستە ئێمە ورتر بڕوانینە بابەتەکان، خوڵتر بیرکەینەوە لە شتەکان. ئێمە لە لێواری کای ڕۆشنبیریەکاندا نابێنە قوم بین و لە خۆمان بایی بین. ئەو کاتەی تۆ بە خۆت دەڵێ ڕۆشنبیر، هێشتا نەچوویتە ناو کای ڕۆشنبیریەکانەوە. لە لێواری کای ڕۆشنبیریەکاندا لە خۆت بایی بووی، چەقت بەستووە. چۆن لە کوردستاندا یەکێک بە پۆستێکی بە مەنسەبێکی حکومی حیزبی لە خۆی بایی دەبێت، تەکەبوری لا دروست دەبێت، وازانە لە هەموو خەڵک مهمترە. بە هەمان شێوەش تۆش کە گەشتی بۆ ئەوروپا لە خۆت بایی بووی، بە سۆشیالێکی مەمرەومەژی و بە موچەیەکی تەمبەڵانە لە خۆت بایی بووی، وا دەزانێ ئەمە خەڵات کراوی لەبەرەوەی تۆ زۆر مسەقفی. نەخێر، ئەمە هەر وەکو باسم کرد، ئەو وڵاتی کە سۆشیال دابەتەوە، هەر ئەو وڵاتەش وای لە وڵاتەکەی تۆ کردووە، وای لە کوردستانەکەمان کردووە، داگیری کردوین و ناچاری کردوین کە ڕۆڵەکانمان وڵات بەجێ بێڵن. ئەو کوردانەی لە ئەوروپا دەژین، لەگەڵ ڕێزم بۆیان، زۆربیان تا ڕادەیەکی زۆر هەست بە تەنیایی دەکەن. تەنیاییە کە تەنگی بە دڵ و دەرونیانی هەڵچنیوە، کە بە ئەندازەیە موعەقەدی کردوون، کە وا هەستیار بوون کە خەڵک ناتوانێ قسەشیان لەگەڵ بکە. دەست بەجێ تەکەبور و لاف و پۆزلێدانیان دەردەکەوێت. ئەمانە یعنی ئینسانی زۆر وەکو جیهازێک کە شەکل بکە، ئەو جیهازانەی کە هەستیارن و تەبیعی نین. بەڕاستی ئەوە هیچ لە ژیانی کۆمەڵایەتیدا فەشەلیان هێناوە.
فەشەلیان هەیە لە ژیانی کۆمەڵایەت. تۆ کە لە دەرەوەی وڵات دەژی، تۆ کە لە ڕۆژئاوا دەژی، لە ڕووی کۆمەڵایەتیەوە فەشەلێ هێناوە. تەنیا تۆ زیاتر لە هاونیشتیمانیانی خۆت ئاسانتر ئاو و کارەبا و پارە دەست دەکەوێت. بەڵام ئاسوودەی ڕۆحی دەست ناکەوێت، چکە تۆ لە کۆمەلگا دابڕاوی. لەوێ بەڕاستی ئەو وڵاتانە ناتوانن اختیڵاتت لەگەڵ بکەن، سیقەت پێ ناکەن. تۆ لە وڵاتی خۆت ڕات کردووە، چۆن ئەوان سیقەت پێ بکەن؟ سیقەت پێ ناکەن. بای ئەوەندە سیقەت پێ دەکەن کە کەڵک و سوودێکت هەبێ بۆیان، بۆ مەرامی خۆیان بەکارت دێنن. تۆ لەوێ ئاسانتر حڕیەتت هەیە لەگەڵ ڕەگەزی بەرامبەر دەستێکەڵ بکەی متعە و شەهوەتی خۆت بەتاڵ بکەیەوە. بەڵام ناتوانانی ژیانی هاوبەشی لەگەڵ بنیاد بنی. کاتێ زەواز لەگەڵ کەسێکی ئەجنەبی دەکەی، دوای چەند ساڵێک لێت بێزار دەبێ، بای بای خواحافیز. ژیانی هاوبەش چی؟ ئەو منداڵی خستوتانەوە چی؟ کاک چارە نووسجان، کامێرە لای من وابزانام ناتوانم کامێرەکەم بکەمەوە، چۆن بتوانمەوە موافقەتم کرد، ئەوە ئیزافەم کرد، بەڵام چۆن کامێرە نازانم. برا بە ڕێزەکەم، تۆ کە چووی بۆ لە کەش ئەم کاتت باش برا بە ڕێزەکەم. زۆر سپاس. تۆزەکە جێ دەدەمە لایڤەکەی نابێت مۆزوعەکەت لەسەر شتێکی تایبەت نییە، ینی هەدەفەکەت دیار نییە، نازانم مەبەستی تو چییە. بەڕاستی حەز دەکەم ڕۆنتر تۆزە قسەی بکەیت، لێوەی لێت تێبگەم و تۆزێک مناقەشەی بکەین. هەندێک شتەیە هەندێک قسەیە بوو کە کردت بەڕاستی تێبینی و پرسیارم لەسەری هەبوو، بەس حەز دەکەم لە سەرەتادا لێت تێبگەم، بزانم مەبەستەکەی تو چییە، ڕخنە لە شێیە، باسی شێ دەکەی، مەبەستەکە چیە، لێت تێبگەم لێ مناقەشەشی جوانتر بکەین. زۆر باشە. کاک چارەنووس، بەڕاستی من باسی ئاسوودەبوونی ڕۆحی دەکەم کە هەمومان بە دوای داوێڵین. کاتێک کە لە وڵاتی خۆمان دەستمان نەکەوێت پەنا دەبینە بەر وڵاتانی تر کۆچ دەکەین بەرەو ئاسوودەی ڕۆحی. بەڵام ئاسوودەی ڕۆحی بە مارەسەکردنی هەموو کایەکانی ژیان بەرجەستە دەبێت. بۆ نمونە ئێمە لە ژیانی کۆمەڵاتی داببڕین، هەرگیز ناتوانین ئاسوودەی بەدەست بێنین. لە پێناوی دەستکەوتی مادی و چەند حڕیەتێکی شەخسی و حەز و شەهوەتێکی شەخسیدا ناتوانین ئاسوودەی بەدەست بێنین. گەڕان و ڕاکەڕاکە بە دوای ئاسوودەی ژیان. وڵاتەکەی خۆی ئاسوودەبی کە لە ناو خزم کەس و کار و هاوڕێی دۆستی خۆیتی کە بە زەلەری و بە ڕیسایی و بۆ کۆیلەیی دەیان بینی، پێ دوایە لە وڵاتەکەی خۆی ئاسوودەتربی. آخر کۆیلایەتی لە چ ڕوویەکەوە؟ کۆیلایەتی ئەگەر لە کوردستان بی یان دەبی کۆیلەی حیزبێکی بی، یان دەبی کۆیلەی نان بی. وەرە غەیری وێ لە بۆم ببینەوە. ئازادی لە کوردستان هەیە، یان کۆیلەی پاروەنانەکی، کۆیلەی دیناری، یان کۆیلەی حیزبەکی. غەیری ئەو دوای پێم برێن، نە کۆیلەی تر هەیە نە ئازادیش هەیە. ئەگەر هەیە پێم برێ. پێت وایە ئازادی هاوڕام یعنی هاوڕام لەگەڵت ئەو ئازادی حەقیان پێ دەدەم، بەڵێ ئاسوودەتریشن لەما لەبەرەوەی هەر هیچ نەبێ هیچ نەبێ کۆیلەنینە. ئەگەر تەنیا بن بەڵام کۆیلەنینە، تەنیایی خۆشترە لەوەی لە شوێنێک دابی کە لە ناو کەس و کار و نازەم هەر شتێک کاتی و پێی دەرێ حەزت لێتی لە ناو ئەوانە دابی کە ئەوانیش بە زەلیلی ببینی وە خۆشت بە زەلیلی ببینی. وەرە لە کوردستاندا شخصم لێ بینە زەلیل نەبی، کە ناوی چار شخصم پێ برێ زەلیل نییە. آخر زەلیلی بە سێ سال لە بەریتانیا ئەوەی کە جوێن بە مەلیکە بدا یەکسەر دێنە سەری و دەستگیری دەکەن. لە کوردستانیش هەمان شت. لە کوردستان بڕۆ بە کەیفی خۆ جوێن بە مامجەلال و کە خوا لێی خۆش بێ ئەمری خوای کردووە، یان بە کەسوکارەکەی بدا
کەس ئەزە لەسەرەوە باشە ینی دەستگیر پێت ناکرێت وایە کێشەیمە ژێنە ئەوە داوا بە بیتن هێرۆخان یا ژێن داوا کێشەیمە بە ئەوەیە کە هەواڵ دەمانێت جوون بە مەسوولێکی دەین ناتوانین کێشەیمە ئەوەیە کە دەمانێت جوون بە مەسوولێکی دەین ناتوانین ژیانیمە بۆی خۆشی بۆی ئازاد دەبین نه ئەو ئازادی نیە ئێستا بەڕاستی ئەو وڵاتانە وڵاتی ئێمەیان وێران کردو ئەو وڵاتانەی کە ئێمە کۆچ دەکەین بۆ وڵاتیان ئەوانە ئێمەیان داگیر کردو زۆر شارەزانیمە بەس مێژووی ملەتەکەی خۆت خوێندیتەوە تو مێژۆکی ڕەش و پەڵەدارت هەیە خوێندیتەوە ڕاستە خەتا لە کوردەکەی خۆمانەیە کە نەیتوانیوە خیانەت لە میلەتەکەی نەکا نەیتوانیوە نیشتیمان پەروەرانە وڵات بەڕێوە ببا کە خزمەتی دەیان هەزاران هاونیشتیمانی من دەکاتن کە بە بەرزی و سەرفرازی لە وڵاتەکەی ویدا دەژی ناتوانم گرەی لە وڵاتێکی بکەم کە حاڵاتی من لە ناو وڵاتەکەی ویە بە داگیرکەر و بە ستەمکار و بە بێ ئەخلاق و بە نازم بەدڕۆژ پێناسەی دەکات ئەوان وڵاتی ئێمەیان داگیر کردو ئەو وڵاتانی ئێمە کۆچیان بۆ دەکەن ئەدوو فرۆشتیت کاکە جان ئەتوو بزانە فرۆشتن و کڕین جودایە لەگەر داگیرکردن و لێ داگیرکردن ئێستا من شتێکی لە تو بکڕم ئەم موبایل لە تو دەکڕم بە ئازادی خۆت بە من فرۆشتیە برایەکەت حەز دەکا کوڕەکەت حەز دەکا حەز ناکە مۆزوع ئەچکێ ئەتوو بە منت فرۆشتیە ئەم لە توم کڕێت و ساحبی ئەو شتەی ئەوە داگیرکردن نییە داگیرکردن ئەوەیە ئەتوو مۆبایلە کتێە خانیە کتێ سیارە کتێ من لێ داگیر دەکەم و حەقەکەت نادەمێ ئەوە داگیرکردنا داگیرکردن و وڵاتانە مستعمرن ئەو وڵاتانە باشە لە سەردەمی ئینتیدابی بەریتانیا و مستعمرات کە عێراق و کوردستانی چوارپارچە و هەموو شەرقی ئەوسەتیان لە بینی خۆیان دابەش کرد و فەڕەسا چەند وڵاتێکی داگیر کرده بوو بەریتانیا چەند وڵاتێک و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان لە بینی خۆیاندا دابەش کرد بۆ وڵاتە زلهێزانە ئێستش بە هەمان شێوە بەڵام بە مۆدێلێکی تر مۆدێلی ئینتیداد نەماوە ئێستا مۆدێلی بە ئیقتصاد داگیر دەکا شەرت بۆ ساز دەکا و چەکەکەی خۆت پێ دەفرۆشێ بازاری چەکی خۆی پێ باشە شتێککە ئەتو تازە شتێکت گوت ئەم گەورەتر لەسە مۆزوعەکەی قسەی بکەم تازە شتێکت کە گوتت ئەو وڵاتانە لە پێناو بەرژەوەندی خۆیان و لە پێناو بەتاڵانبردنی خاک و سەروەت و نیشتیما لەو بابەتانە مەبەستدەی بابەتە کانزاییەکان و داهاتی وڵاتەکە تەکاوانە دەیبان لە بۆ نمونە ئەمریکا پێ دوایە ئەمریکا چاوی لە داهاتی کوردستان بی بەڵێ بە تاکید باشە باش بودجەی ساڵانەی ئەمریکا چەندە هەرچەندێک بێ بە تەماحی هێندە زۆرە چاوی پڕ نابێت مشکلێنێ عەدەدەکەی نازانی بودجەی کوردستان ساڵانە چەندە بەشێکی مەسوولەکانی خۆمان دەیزن بەشێکیش ئەمریکا بەژێر ساڵان بەڕسمی بودجەی کوردستان چەندە داهاتەکەی بابرێن بودجە ئەمە گەورەتر قسەی بکەین وەڵا ئەو ڕقامانە هەرگیز ڕاست دەرناچن بەڕاستی من داتا ناتوانم باسی داتا بکەم یعنی ئەوەی کە باس کرا لە پەرلەمانە ساڵانە خۆ باز دەکرێت بودجەی هەرێمی کوردستان ئەوەندە بوو وایە نازانم چێ لێ نەبووە معلومات دەربارەی نیە ینی بودجەی هەرێمی کوردستان جێملێتی بەست باوەڕم پێی نییە ڕاست ئەوەی کە دەگوت جێ لێ بووە چەندە بە تریلیۆن نا تریلیۆن نییە کاکە بە تریلیۆنە تریلیۆن نییە خەدەت و بزانە خۆش ئەمە لەسەر بابەت زۆرە داهاتی کوردستان زۆرە داهاتی کوردستان زۆرە نیوەی مەسوولەکانی مەسوولە حیزبەکان دەیبن شەفاف نین باقیاتەکەی تر ژێربەژێر بە شیرینی نەوت و بە گرێبەستە نەوتیا ناچاریە ئیسراریەکان وڵاتە زلێزەکان لێمانی دەکەن لە 500 یەک دەردەچی یعنی لۆ نمونە ئەگەر ئەمریکا بودجەی ساڵانەی 500 میلیارد بی کاکە 500 دینار بی 500 دیناری خۆمان بی بودجەی هەرێمی کوردستانیش دینارێک بی پێ دوایە ئەمریکا چاوی لەو دینارەی بێتە داخل کوردستان کە و دەست دە کاروباری هەرێمی کوردستان وەردا لە پێنا ئەو دینارەی حەزەکەم لە بابەتێک تێ بگەین بەڕاستی یعنی ئەگەر بودجەی هەموو کوردستان فەوری تەسمیری ئەمریکا بکەی برێ فەرم و بەڕێز جەنابی کاک ترامپ ئەوە بودجەکەم پێشکەشیت و هیچ ناکە لە بۆ وڵاتی هەر هیچ ناکە هەر ئەسڵەن فکری لێ ناکاتەوە ئەمریکا سیاسەتێکی هەیە دەوێت لەو منتیقەی تۆزێک دەسەڵاتی هەبیتن لەوەی کۆنتڕۆلی منتیقەی بکە ئاسایشی خۆی پێ بپارێزی
لەو ناوچەیەش بەڵام لەو نێزیکترین بینەیدا ژوێن شەڕی نێزیکترین اقتصادە ملت دەستکەوتی بەخۆی اقتصادی هەبێ کوردستانە. شەڕی اقتصادی بەس شەڕی اقتصادی لەگەڵ کوردستان ناکە. کوردستان چ اقتصادیەدا شەڕ لەگە بکە؟ ئەمریکا ئەوەی دەوێت سۆگەرە کە ئەمە داگیر بکەین. لەو ناوچەیە لە هەرێمی کوردستان بنکەشی بەهێزی خۆی هەبی، تەنها ئەوەی دەوێت. ئەوەی کە دەیکڕی و دەیفرۆشی و دەیدزی و تاڵانی و وێران و پاتاری دەکاتن هاوڵاتی خۆتە، حیزبەکەی خۆتە. لە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان لە 16 ئۆکتۆبەر بە چاوی خۆت دیتت کە 251 خاچی کوردستانی فرۆشت. برا بەڕێزەکەمەتی باسی ئەوەی بکە چاونە ترسانە قسەی بکەوە. ئەوە ئێمە وا تێگەێنراوین، ئێمە وا تێگەێنراوین، ئێمە وا تێگەێنراوین، ئەوە سیاسەتە. کەناڵە ڕاگەیانەکان کە سەر حیزبە ئیترن وا تێگەێن نه ئەخە نابێ خۆ تو کاکە واتێگەیان ئەمە شعرەکە لۆ بخینمەوە تو یەکسەر بێ ئەو شعرەی من لەبەرکەی و غیری ئەو شعری هیچ کە نەزانی ئەم پێت برێم وەرە تو بەس کۆیلیم بۆ ئەم بپارێستە تو یەکسەر بیکەی. ئەوە زاڵمی خۆم بەلایەکی گەمژاتی بەرامبەرەکەمە کە قەنەعاتم پێدەینی. بابەجان ئەمە دەبی فکر بکەینەوە، دەبی بە گەورەی و بە عاقلی فکر بکەینەوە. واز دەوی بینەوە حیزبە پێ دەرێ کە تو دژمنی خەڵکی سلێمانی بۆ حیزبە پێ دەرێ، دژمنی خەڵکی ئەولێر بۆ حیزبە دەرێ، بەس گۆران ڕاستەوە دەرێ، بەس پارتی ڕاستەوە دەرێ، بەس یەکێتی ڕاستە. ئەوەی کە هەیە کێشەکە لە ناو خۆیە، لە ناوە خۆش ئەمە ملەتەشین لە وڵاتەشی دەژین خاکەکەمان تەبیعەت و سروشتی ئەو خاکەی ئەوەیە کە دیکتاتۆرێک بەڕێتەوە ببە. ئەجا دیکتاتۆر تا دیکتاتۆر فەرقیە بەڕاستی. ئێستا لەو نمونە سەدام حوسێن دیکتاتۆر بوو بەس تۆزێک خزمەت گوزاری زۆر باش بوو، هەندێک تەبیعاتی باشی هەبوو، خزمەت گوزاری بۆ وڵاتەکەی خۆی باش بوو. دیکتاتۆریت کەمان هەیە لەوانەیە نەک خزمەت گوزاری نەبی لە بۆ وڵاتەکەی، لەوانەیە وڵاتەکەشی بفرۆشی. دیکتاتۆریت کەمان هەیە لەوانەیە وڵاتەکەی و هاوڵاتەکەی و عەلەم و پەرلەمانەکەش تەفرت و نای بکە. ئەمە دەبێت لێشان جودا بکەینەوە. ئەوەی ئێستا هەیە لە هەرێمە کوردستان، ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە هەرێمە کوردستان دەرەنجامی سیاسەتی هەڵە و بیرکردنەوەی بابرێن ینی بەنەوەعشی نەزم کوتێت بیرکردنەوەیکی مخەنەتانەیە کە حیزبی گۆڕان ئەو وڵاتی وێران کرد. هەموو دەزانین لە ساڵی 2010 تا 2014 کوردستان بەرەو چی چوو کاکە؟ چەند ساڵ بەرەو پێشچووی؟ سەدەک بەرەو پێشووی، زیاتر لە سەدەکە تو بەرەو پێشووی لە ماوەی 4 ساڵی. بڕۆ مێژوو کورد بخینەوە کاکە، مێژوو وڵاتێکی خۆت بخینەوە بە چەند سەدەش ئەوەندە پێشکەوتنی بەخۆیەوە نەدیتێ کاکە گیان. ئەوەی کە دیتمان پێشکەوتن ڕوویدا لە ساڵی 2010 تا 2014 بوو. بەڕاستی ئەوەش لەسەر دەستی چێ بوو ئەو پێشکەوتنە؟ گوێر لە دەنگمە کاک چارەنووس، پرسیارێکم لێ کردی وتم ئەم پێشکەوتنە لەسەر دەستی چێ بوو، بە ئازایەتی چێ بوو مەسەڵەن؟ بەڵێ دەنگم دێت. وا هەستەکەم دەنگ نایەت. تۆ گوێر لە دەنگمە؟ بەڵێ دەنگت باش نایە کاک چارەنووس، گوێم لە دەنگت نییە. سەوتت نایە کاک چارەنووس. من پێم وایە مستەعمەرات هەر ئەوە نییە کە ئێمە دەیبینین یا هەست پێ دەکەین. مستەعمەرات هەیە دەستگای ئیستیخباراتی وڵاتەکان ژێربەژێر زۆر بەنهێنی کە گەنجەکانمان هەر نایزانن.
بەڕاستی گوێم لە دەنگن نییە سەوتت تەقاتوعی تێدایە بەڵام دەستگا ئیستیخباراتی وڵاتەکان کەسایەتی و بیرمەندە کوردەکانیان کڕیوە لە ژێر بەژێر بەکرێگرتە بەکاریان دێنن حیزبیان پێ دروست دەکەن مزاهرەیان پێ دروست دەکەن بەکاریان دێنن وەکو بەڕێوەبەری پرۆژەیەکی ماسک بۆ جەمعی معلومات بەڕاستی چەند کەناڵێک لە کوردستاندا کراوەتەوە کە ژێر بەژێر سەر بە ئیستیخبارات و دەستگا هەواڵگری وڵاتە زلهێزەکانە کە بە ناوی پەیامنێری و بە ناوی کەناڵی ئەلامی و ڕاگەیاندنەوە جەمعی معلومات دەکەن بۆ عەمیلی وڵاتە زلهێزەکانن 2000 خۆفرۆش بەرەوەی تۆ ناکرێت بە ناوی لەگەڵ ڕێزن بە ناوی ڕاگەیاندن و کەناڵی فەزایی و ڕاگەیاندن و پێشکەوتن لێ بدەی بڵێ کوردستان پێشکەوتووە لە کاتێکدا تۆ کەناڵەکەت سەر بە دەستگای هەواڵگری وڵاتێکی زلهێزە خۆفرۆشە عەمیلی وڵاتێکی ئەجنەبیە بە زمانی شیرینی کوردی کار بۆ وڵاتێکی تر دەکا خۆ و زەمیر و نەفسێتی خۆی فرۆشتووە بە وڵاتێکی تر لە پێناوی چەند دەستکەوتێکی مادیدا کوردایەتی و هەستی نیشتیمانی و خۆشویستنی نیشتیمانی خستۆتە ژێر پێیەکانیەوە ئەمانە گەنجەکانمان هەستی پێ ناکەن چونکە ئەمانە دەرناکەون ئەمانە باگراوندی زۆر غامز و شاراوەی سیاسەتە چەپەڵەکانی وڵاتە زلهێزەکانن بەڵام ئێمە تەنها درۆیەکانیان و درۆی ئەلانیەکانیان دەبیستین و باوەڕیان پێ دەکەین ئەوان شەڕی ئایدۆلۆژیامان لەگەڵ دەکەن ئەوان شەڕی سڕینەوەی مەبدە و قیمە جوانەکانی کۆمەڵگامان لەگەڵ دەکەن ئەوان شەڕی سڕینەوەی عەقیدە و ئیمانی خواییمان لەگەڵ دەکەن ئەوان شەڕی اقتصادمان لەگەڵ دەکەن ئەوان دەمانکەنە کۆیلا ئەوان دەمانکەن بە عەمیلی خۆیان لە پێناوی دەستکەوتنی پارە و بژێویدا ئەوان وڵاتمان دەفرۆشن ئەوان وڵاتە زلهێزەکان خاکەکەمان دەکەن بە گۆڕەپانی گەمە سیاسیەکانی خۆیان ئەمریکا کوردستانی کردووە بە گۆڕەپانی سیاسی ئێران هەروە وڵاتانی تر رووسیا بە هەمان شێوە لەبەرەوە پێویستە ئێمە قەرار لەسەر شتە سەتحەکان نەدەین دوورتر بڕوانین و لەگەڵ ڕێزم ئەم مۆزوعاتە چەند قسەی لەسەر بکەی تەواو نابێ بەڵام من لێرەدا کۆتایی بە حیوارەکانم دێنم و وردەکاری و ئەوەی کە من نەمگوتووە لە لای ئێوەیە و ئێوە کۆمەڵێ و شەو جوملەی جوانتان لە مێشکدایە کە لە لای خۆتانەوە ئیستنتاجان کردووە لە ڕۆژئەقلامی ئەو قسانمدا لەبەرەوە من دڵنیام ئێوە مەفاهیمی جوانتان لایە ئێوەش لەو ڕاستیانە تێدەگەن ئێوەش وەکو من دەتوانن دوور بڕوانن دوور بیرکەنەوە بەڵام من بیرخستنەوەیە کە بۆ ئەو کەسانێک کە بە سەتحی دەڕوان نەشتەکان بیرکردنەوەی بەو سەتحانەی کە خۆیان بە زیرەک و ڕۆشنبیر دەزانن بەڵام خەڵەتێن راوی گەمە سیاسیە ئیعلامیەکانن و خوا حافیز بەخواتان دەسپێرن تا لایڤێکی تر ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەمووتان و من تعلیق لە کەس نادەم و من تانەوتەشە لە کەس نادەم و لەگەڵ بە دیاریکراوی لەگەڵ شخصێکی دیاریکرا و گفتوگۆم مەبەستم تعلیق نیە لە هیچ کەسێکدا بەڵکو بە عام قسە دەکەم ڕێزم هەیە بۆ هەموو دۆست و هاوڕێ و تەنانەت ڕێز و احترامم بۆ هەموو ئەو کەسانەی کە گویان لە دەگمە نامناسن یان من ئەوان ناناسم ڕێزم بۆ هەموو لایەکەیە مەبەستم حیزبێکی دیاریکراو نییە مەبەستم شخصێکی دیاریکراو نییە مەبەستم کەسایەتی دیاریکراوی هیچ کەسێک نییە بە عام قسە دەکەم من وا لە واقعی ئێستا تێگەشتوم لە ڕووی سیاسی و اقتصادی و کۆمەڵایەتیەوە خوا حافیز چاوتان ماز دەکەم احترامتان هەیە زۆر ڕێزدارن سەر